بله کارودانین ایریش سرحولی الاستودیو جیم دی بگنه درستم دلشاد و سانی چافدری سیاسی میوانی من دنباش که دلشاد دنباش که دلشاد ایریشا کو بیک هاتیم گلو پیاما وینا جبو حولی لی هر وها جبو بغدای جبوی نافچه چیه تو چوادن نخینه بەڕاستی ئەوە پامێکی زۆر ڕوون و دیار و ئاشکرایە بۆ وەک باست کرد هەم بۆ ئەمریکیەکان هەم بۆ هەرێم و هەم بۆ ناوچەکە بەگشتی بەڵام ئەوەی لە پەنای پەیامەکە ئەوەیە کە یعنی تاکید بکرێت لەسەرەوەی کە ئەو عێراقی هەموو جار باسمان دەکرد ئەوە نەتیجەکەیەتی کە هەرێمی کوردستان ڕێی وا بووە کە دەستور پێشێل دەکرێت دەستور پێشگوێ دەکرێت ئەوەیە یعنی ئێمە ئێستا لە عێراق شتێکمان هەیە بە ناوی حکوومەتی عێراق کۆمەڵێک ڕێککەوتنی هەیە اتفاقاتی هەیە لەگەڵ هەرم بۆ منە ڕێککەوتنی شنگال وەربگرە حکوومەت کردێتی بەڵام ئەوەی کە هەیە لە عێراق هێزی تر هەیە لە پشت حکوومەتی هەرێم ڕاستی ئێمە نابێ فێر لە خۆمان بکەن و نابێ وا تێبگەن کە ئەوەی حکومڕانە لە عێراق حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدایە من پێم وایە ئەوە وەک شێوەیەکی شکلی بەڵام هێزە میلیشیاکان ئەوانە دەسەڵاتی ڕاستەقینەی عێراقن بۆیە ئەوەی کە لە هەولێرش ڕوویدا هەمان ئەو شتانن کە ئەو گوشارانەی لەڕێ ئەم هێزە میلیشیانەوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان یعنی بۆ نمونە لە مەسەلە ئیتفاقی هەولێر و بەغدا کە بەو ئاراستەیە گەیشتووە حکوومەتی عێراقیە با بڵێن بەغدا یان هێزەکانی پشتەوەی کەوان کارکتەری ڕئیسین ینی بە هیچ شوێک نانێ پێش دیانە هەرێمی کوردستان ئەگەر هەموو شتێکی خۆشی تەسلیم کە یعنی تەنانەت نازم خاک و خۆڵەکەش هم مەنتەلیتەیەکی دن یا داگیرکەریە یا کو بکاربن سەروەریە لەسەر هەرێما کوردستانی بکن لە بەغدا پەیدا بووە ئەوان بەڕاستی لە بەغدا ڕەمێژە دیدێکی تازیان هەیە وە لەمێژ ئەوە هەرێ بەڵام پاش 16 ئۆکتۆبەر زیاتر هاتنە پێشەوە لەسەرەوە من پێم وایە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر دەستی پێکرا درێژەی هەیە هەمان نەفسی درێژەیە و ئەوەی کە دوێنێ شەو لە هەولێرش ڕوودا دەتوانم بڵێم پەیامێکی تەجروبەیەشە بۆ سیستەمی نوێ بۆ ئەمریکەکان ئایا بزانین بایدن وەکو ترامپ هەمان هەڵوێستی هەیە نییە من ئەوەی کە تێبینیم کرد بەڕاستی لە دوێنێەوە هەست دەکەم جیهان هەمووی یەک لەسەر هاتۆتە دەنگ هەمووی پشتیوانی ئەوەیە کە واوەش بەڕای من بۆ هەرێمی کوردستان خاڵێکی گرینگە کە ئێمە ئیشی لەسەر بکەین کە دیارە بەڕاستی تا ئێستا لە ئاستی جیهان پێ ئەوە پشتیوانی هەرێم دەکرێت لەوەی هەرێم وەکو هەرێم هەبێ ئێمە کە لێ نەگەران لە ریفراندۆم لێ نەگەران سەر بخۆبین بەڵام لە هەمان کادا دەبێت پشتیوانەکە بێت لەسەرەوەی لە ناو عێراقدا ئەو هەرێمە واقعەکەی خۆی بمێنێ ئەوەی کە دەکرێت بەڕاستی ئەو ساڕۆخانەکە هاویشترای هەرێمی کوردستان ئەوە چەندەبین جاری پێشتروش هاویشتیان من پێم وایە ئەم جارە سوودیان لەوەی جاری پێشووتر بەرگت جاری پێشووتر کە تۆزێک مەوداکەی دوورتر بوو نەیانتوانی مەتاڕ ئەو شوێنان بپێکن دوورتر کەوتە خوارەوە ئێستا تەجروبیان لەوە وەرگرت کە تۆزێک نزیکیان کردو بۆی هەدەفەکە بێتە ناو ئەوەی کە مەبەستیانە بەڵام یعنی ئەوەی کە دەکرێت بەڕاستی بۆ ئەوەی ناچارکردنی هەرێم بی بۆ ئەوەی با بڵێن خوێندەوەیان بۆ ئەوی کە بەڕاستیەکەی چکە مەبدەیەک هەیە ئێستا لە عێراقدا ئەوەش ئەوەیە کە ئەوان خۆیان شەقامی عێراقیان وا هێناوتە سەرخەت بۆەوەی هەموو خراپەکاریەکانی خۆیان ئەو هێزە سیاسیانی کە هەن لەوێ دێخەنە سەر ئەستۆی هەرێمی کوردستان شێوەیەکی وایان پیشانداوە ئێستا پێیان وایە کە ئەوان ئامانجەکان دەپێکن وە نەشیان شاردۆت و هەندێک گروپێ بەتایبەتی ئەولیا ئەدەم کە دەڵێ ئێمە وامان کرد یعنی وە تۆمەتبارکردنی هەرێمی کوردستان بەوەی کە پێگە و بارەگا و سنتەری تورکیا و میت و ئیسرائیل و نازام ئەمریکا و یعنی ئەوە خۆی لە خۆیدا بۆی شریعت بدەنە هێرشەکانیان هجوومەکانیان بۆ سەر هەولێر شاد بابەتێک هەیە ینی بڕاستی گەلێک باڵگەیشە لە ئالیەکی ئەم بەحسا ئالیین ناودەولەتی دکن نەتوێن یەکگرتی و پلاتفۆرما هەمی وڵاتانە نەتوێن یەکگرتی بخوا درێکەفتنە شنگالی دەدناو بینە حکوومەتە فێدەرال و حکوومەتە هەرێما کوردستانی دەبەکی گەڕانتۆر ڕۆلیست وەکی گەڕانتۆر تێدە جێگرت هەروەها ئەمریکا بێ فرانسە بێ یەکیتی ئەوروپا بێ گەلێک وڵاتین جیهانی پشتگیریە خۆش بۆی ڕێکەفتنە شنگالێ دیارکردن و ڕێکەفتن گاوێکشی برێڤە ناچەگەل و ئەڤ ئالیێن ناونێتەوەیی وێ ڕاستیا بەغدایی بویشەوەی باشتر نابینە خۆی ڕاست ئەم ڕۆژ دیارە لە کۆبنەوەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی باسدەوە کرا کە لە عێراقدا بەڕاستی هەڕەشەیەکی زۆر هەیە لە ئاستی ناوخۆی عێراقدا بە تایبەتی ئەوەی ساڕۆخ باران پوشک بارانی هەولێر بە نەزەری ئەتیبار وەرجێ هەروەها هەتا قسە لەسەر هەڵبژاردننی داهاتوی عێراق کرا کە پێیان وایە ئەو هەڵبژاردنە شەریعەتی نیە یان ژینگەیەک بیئەیەکی وای بۆ دروست ناکرێت کە بەو شێوەیە بچووکە بەڕاستی هەڵبژاردن کە بەوەی هێزە عێراقیەکان دەیانوێت بە جۆرێکە دەیانوێت سوود لە دیموکراسی تەنها لە هەڵبژاردن وەربگرن بەوەی جارێککە خۆیان بێنەوە سەر ساحە و دەسەڵات بگرنەوە دەست و ئەوەی کە بەڕاستی لە جیهاندا سیر دەکرێت ئەوەیە کە
عێراق بەو شێوەیە دەبدرێ بەڵام دەنجێک هەبوو لەسەر موشکبارانی هەولێر لەسەرەوە کە ئاسایشی ناوچەکە بەڕاستی دەکەوێت هەڕەشە وەم دەتوانم ئەوەش بڵێم کە ئەگەر بەغدا مەبەستی ئەوەیە بۆ نمونە توان هەرەشەکانی زۆرە مەسەل زگەر هەرەشەی سیاسی ئەوان دەیانەوێت کە موچەی و بودجەی خەڵکی کوردستانیان بڕیوە زۆر جار هەرەشەی تریشیان کردو بۆ نمونە هەوڵیان داوە بۆ جەماعەتی کلەیەک بەرن با بڵێن تەقاندەوەی بۆری نەوتە یا پەنابردن بۆ شتەکانی ترە ئەمە شەر تەواوکەری هەمان ئەو گوشارانەی لەسەر هەرێمی کوردستان دەکرد بەڵام پەیامەکە ئەوەیە کە بەڕاستی ئەوەی کە گوشار لەسەر هەرێمی کوردستان دەکرد ئەگەر پێیان وایە ئەو عێراقە دروست بکرێت کە 17 ساڵە هەموو خەڵکی عێراق هەموو پێکاتەکان چاویان لێکە تۆزێک ئیستقرار و سەقامگیری لە عێراق دروست بێ بەڕاستی سەقامگیری و ئیستقرار بەوە دروست نابێت لەسەر حسابی هەرێمی کوردستان گوشار و گەماروی بخرێتە سەر هەرێمی کوردستان لەوە تێپەر ئێنجا بۆ بردمانش بکرێت بوشکباران بکرێت ئەگەر پێیان وایە یعنی ئەوە نابێتە ئیستقرار ببێ چاوانەوەم پێم وایە ئیستقراری ناوچەکە و ئیستقراری عێراقیش بە شێوەیەکی گشتی هەڕەشەی لەسەر دەبێت چونکە ناکرێت و هەرێمێک ناوچەیەک و بەڕاستی ئەوان پەیامێکیان هەیە پێیان وایە دەیانەوێت لەبەرەوەی عێراق هەمووی تێک چووە ئاسایشی عێراق هەمووی تێک چووە نابێت لە عێراقدا لە شوێنێک بەشێکە بێ ئارامی تێدا بکە وەکو هەولێر چکە ئەمڕۆ هەولێر بمانەوێ نەمانەوێ یعنی ژمارەیەکی زۆر نوێنرایەتی وڵاتان کوزولخانەکانی لێیە یعنی هەموویان شایدی لەسەر دەن کە شوێنێکی ئارامە لە هەمووی عێراقدا تەنانەت هەتا ئەمریکیەکانیش و ئەوان پێم وایە بخۆیان پەیامێکیان دا ئەمریکیەکانیش پێیان وایە ئێمە پێیان دەڵێن کە ئەگەر لە بەغداش ناتوانین ئێمە دەستمان دەگات هەموو شوێنێکتان کە ئێوە لێن بۆیە بەڕاستی ئەوە لەسەر ئاستی دنیاش لەسەر ئاسی ئەمریکیەکانیش یاسێ مەسئولیت لەسەر ئاسی ئەوانیشە نەکرد ئێمەی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ئەوانە چکە پێم وایە ئەگەر پەیامێکە بۆ ئێمە هەڕەشەمان لێ بکەن گوشارمان بخەنە سەرێ بەڵام بەڕاستی پەیامێکی بۆ ئەوان کە بڵێ ئەگەر لە بەغدا نەتوانن بەڵام لێشتان ناگەڕێن لە هەولێر دابنیشن بە ئیسراحەت ئێمە دەستمان دەگاتێ من پێم وایە یعنی مەسئولیتەکە لە سەرشانی ئەوانیش هەرچەندە لە تەلەفۆنەکەی وەزیری دەرەوە لەگەڵ جەنابی سۆرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پیشانیان دەوە هەروە وەکو وەزارەتی دەرەوەی ئەمریکاش قسەیان لەسەر ئەو بابەتە کرد من پێم وایە ئەوە گرنگە کە ئەمریکیەکان و هەموو جیهان و ئێمەش لە هەرێمی کوردستان حەقا زیاتر ئیش لەسەوە بکەن و پێویستیشە هێزی سیاسەکانی ناوخۆشمان یعنی بەڕاستی هەمووان یەکگرتوون لەسەرەوە کە یعنی دیارە لە ئاسی جیهاندا هەولێر یعنی وەکو هێڵێکی سوورە من وام پیشاندا وا ئەبینم و لە شەڕی داعشیش هەروەمان بینی و هەرواشە پێویستیشە بەڕاستی هێزە سیاسەکان لە پەنای ئەوەدا کە هەمویان یەکگرتوو بن بەڕاستی بەغدا فراغی دەخۆزێتەوە بۆشایەک دروست دەکات لەسەرەوەی کە هێزە سیاسەکان لە کوردستان ڕەنگە بەشێکیان یان خەڵکێک هەبێ بەغدای پێ جوانتر و پێ ڕێکترە لە هەولێر و بەغدا پشتیوانی بەغدا لە کێشەکان جا ئەمانە بەڕاستی پێویستە ئەو پەیامانە وابن کە هەموو لایەک دەمون چکە ئێستا هەموو دنیا هاتوتە سەرخەت بەلێ گەلێک سپاس دێشاد وێسانی چاودێری سیاسی گوتی میوانی سپاس